دی بمراد بە ئەم کاتت باش کاک فازڵ سپاس بۆ بەشداریکردنت ئەم بارودۆخەی ئێستا کە لە هەرێمی کوردستان دروست بووەوە لە هەمان کاتدا کە زوو گۆڕانکاری دەکرێن دەرهاوێشتەی چییە؟ ینی بۆچی گەیشت بەم بارودۆخەی ئێستا کە هەیە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان و سوپاس بۆ بینەرانی کەناڵی نالیا. دیارە ماوەی چەند مانگە کە بەداخەوە ئاڵۆزیەک و گرژیەک لە هەرێمی کوردستان دروست بووە و پێم وایە زۆر هەوڵدرا لە ڕێگەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و بە تایبەتی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و حتا دۆستەکانیشمان کە ئەم بارودۆخە نەگاتە ئەم بارودۆخەی ئێستا کەوە نیگەرانیەکی یەکجار تەواوی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و بە تایبەتیش گرژی و ئاڵۆزیەکی یەکجار خراپ لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان دروست کردووە. پێم وایە ئەمە حاڵەتێکی نەخوازرا و حاڵەتێکی یەکجار بێتاقەتکەری خەڵکی هەرێمی کوردستانە و من هیوادارم هەموو لاولایەنەکان بە مەسئولیەتی خۆیان و بە ئەدای مەسئولیەتی خۆیان هەڵسن ئاور لەو وەزع ئاڵۆزەی ئێستا بدۆنەوە کە کاک فازڵ لایەنەکانی دیکەش هەوڵیان نایە بۆ بارودۆخەکە هەرێمی کوردستان بەگشتی گرتوێتەوە. کاک فازڵ وتدا و بارودۆخەکە بە هەوڵ درا بە تایبەتیش باسلەوەکەی کە سەرکرداتی پارتی دیموکراتستان لایەنەکانی دیکەش هەوڵیان نەبوو بۆ ئەوەی نەگا بەمەی ئەمڕۆکە هەیە. بەداخەوە من دەڵێم لە پاش 1970 هەر چوار لایەن پرۆژەیەکیان تەقدیمی پەرلەمانی کوردستان کرد. بەڕاستی خۆزگا دەڵێم خۆزگە دەخوازم ئەو چوار لایەنە لە پێشەوەی ئەو پرۆژەیە تەقدیمی پەرلەمانی کوردستان بکەن وەکو چۆن لە ڕابردوو هەموو بنەما یاساییەکان هەموو بنەمایەکانی دەسڵات لە هەرێمی کوردستان بەڕاوێژ و بە پرسوڕا لەگەڵ یەکتر ڕێگەچارەی بۆ دازراوەتەوە ئەو پرۆژە یاسایش پێش تەقدیمکردن و پێش ئاڵۆزکردنی لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان کە یەکجار دەنگۆیەکی خراپ و هەتا ئەتوانم بڵێم هەڕەشە ئامێزی لە ناو حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستان بڵاو کردەوە. پێشتر لاولایەنە سیاسیەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە حیزبی براوەیە ئەم ڕاوێژەیان بکردایە و بە شێوەیەکی تر دوور لە ڕاگەیاندن ڕێگەچارەیەکی گونجاو یان بۆ بدەزایەتەوە پاشان بەم کشتایەتە ئیعلانکردن نەک هەر لەو کاتەوە و پەنجەڕاوەشاندن و تەهدیدکردنی پارتی و سڕینەوەی و ئیرادە فەرزکردن بەسەر پارتیە بەڕاستیەکەی لێوە ئەم نیگەرانیە دەستی پێکرد هەتا گەیشتوتە ئەم حەدەی ئێستای کە لێ دروست بووە کە بۆ تەمایەی نیگەرانی و بێتاقەتبوونی سەرجەم خەڵکی کوردستان. بەڵێ باسی پەراویستخستنی پارتی و سەپاندنی ئیرادەت کرد. ئەنی لایەنە سیاسیەکان زۆر جار باسیەوەیان کرد کە دوای نۆزەیابی شەنی لایەنەکان پرۆژیان هەبووە و پرۆژەی دیکەیان هەبووە دوو بژاردەیان خستوتە بەردەم پارتی دیموکراتی کوردستان بەڵام پارتی سوور بووە لەسەر بژاردەی خۆوە کە خۆیان دەڵێن کە پارتی ویستوێتی ئیرادەی خۆی فەرزکە بەسەر چوار لایەنە دیکە بەبێەوەی هیچ سازش لەسەر پرۆژەکانی خۆی بکە. بەڕاستی هەندێک لە قسەکان دەتوانم بڵێم چاواشەکاری تێدایە چونکە ئەو پرۆژانەی ئەوان بە پرۆژە باسی دەکەن هیچیان پرۆژە نییە هەمووی خاڵی فەرزکردنە بەسەر پارتی دیموکراتی کوردستاندا. ئەگەر پرۆژە بواە پرۆژەی ڕێگەچارەی کێشەکان بواە و پرۆژەی گەیشتن بە سازان بواە دەبواە پێش ئەوەی ئەو پرۆژەیە خاڵی فەرز و ئیجباربوونی لەسەر پارتی دیموکراتی کوردستان تێدا بواە ڕێگەچارەیەکی تر وەکو هەموو ئەو ڕێگەچارانەی ترکەوە کابینەی هەشتی لەسەر پێکێنراوە کە هەموو پۆستەکان لە بەغدا لەسەر دابشکراوە بەو شکڕیش ڕێگەچارە و دانیشتن و حیوار لەگەڵ یەکتر بکرایە ئەو جار ئەم پرۆژانە ئەبن بە پرۆژە. بەڵام من پێم وایە ئەوانەی کە ئەوان بە پرۆژە باسی دەکەن هەمووی خاڵی فەرز و ئیرادە فەرزکردنە بەسەر پارتی دیموکراتی کوردستانە و خاڵەکانیش دیار و وازەحن. ئەوان باز لەوە دەکەن کە پارتی دیموکراتی کوردستان تەنەزولی لە ڕای خۆی نەکردووە. پارتی دیموکراتی کوردستان چەندین ڕێگەچارەی خستووەتە بەردەمی
ئەوان چەندین پرۆژەی تەقدیم کردو بۆ ئەوەی لایەنەکانی ترکە هاوبەشین هەمومان لەم دەسەڵاتی ئەمڕۆی هەرێمی کوردستان ڕێگەچارەیەکی گونجاو لەبەر بگرین بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەوەیان نەکردووە دوای ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان کە چەندین جار پێشنیاری کردو بۆ چارەسەرکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەوان دێن بەڕاستی بەم نەوعیەتە سۆزی جەماوەری کوردستانیان ڕاکێشاوە کە خۆیان زۆر باش حقیقەتی ئەمڕۆی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگرچی و هەرێمی کوردستان بە تایبەتی دەبینن لە ڕووی ئەو قەیرانە دارایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هەموو تاکێک وە ئەو گەنج و لاوە خوێنگەرمانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان زیاتر هەست بە باخەڵخاڵێتی و بێتاقەتی خۆیان دەکەن ئەو خەڵکانیانیان وا تێگەیاندووە پارەکە لە قاسەی پارتیان نایدا بەوان ئەمە بەڕاستیەکەی دەتوانم بڵێم زوڵمە لە ئەزمموی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان لە پێکەوە ژیان و لەو هەموو خوێن و خەباتەی کە ڕۆژانە ئێمە لە هەرێمی کوردستان بەختی دەکەین لە پێناوی ئارایشی ئەوەی ئەمڕۆ یعنی ڕووداوەکان کە بە شێوازێکی دیربوون جیاواز لەو ڕۆژانی ڕابردوو لە ئێستادا کامڕۆ ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کراوە هەروەها بەپێی وتەکانی وتەبێژی پارتی کە ئەم بڕیارێک دراوە لەلایەن مەکتەبی سیاسی پارتیەوە کە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی نێنەوە سەرکارەکانیان ئەمە دوا بژاردەی پارتی بوو بژاردەیەکی دروستە ئەمە بەتەکید ینی ئەوەی کە ئەمڕۆ کراوە بە بڕوای من وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان کە زۆر بە حرمەتەوە ئاگاداری سەرۆکی پەرلەمان کراوە لەبەر ئەو حاڵەتە گرژە سیاسی کە لە هەرێمی کوردستان دروست بووە و لەبەر پارێزگاریکردن لە ئەمنیەتی جەنابی سەرۆکی پەرلەمان زۆر بە تەقدیرەوە لە گوڵێک کاڵتری پێنەوتراوە گەڕێنراوەتەوە و نەهێڵراوە بچێتە ناو هەولێری پایتەختەوە. بەڵام ئەی بۆ باسی ئەم هەموو زوڵم و تاعدا و غەدرە ناکرێت لە پارتی دیموکراتی کوردستان شکۆی پارتی شکێنراوە ئاڵای پارتی سووتێنراوە و کادری پارتی شەید کراوە بارەگای پارتی سووتێنراوە یعنی ئەمانە هەمووی بە پشتی ملی ئەو خەڵکانەی کە سووتێنراوە بەڵام جەنابی سەرۆکی پەرلەمان زۆر بە تەقدیرەوە ئەمڕۆ ئاگادار کراوە کە نەچێتە ناو هەولێر ئەمە بەڕاستی مەسئولیەتێکە لەسەر شاری پارتی دیموکراتی کوردستان چۆن هەموو لاولایەنەکان ئەڵێن پارتی حیزبی دەسەڵاتە پارتی بەرپرسە و بە تەکیدیش پارتی بەرپرسە لە ڕاگیرکردنی تەجاوزات و لە ڕاگیرکردنی سڕینەوەی شەرعیەت و دەسەڵات لە هەرێمی کوردستان و لە سنووردانان بۆ هەموو تەنگژە دەرونی و سیاسی کە بۆ جەماوەری کوردستان دروست کراوە پارتی دیموکراتی کوردستان بەڕاستیەکەی بووە بە نەرید بۆی ئەبێ هەموو پارتی بەتەنیا ئەم بڕیارەی داوە لایەنەکانی دیکەش کاک فازڵ بەس لەوە کرد کە حکوومەتی بنکە فراوان لەسەر بە تەوافقی لایەنە سیاسیەکان پێکێنراوە بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕوویدا دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان بەتەنها مەکتەبی سیاسی پارتی کردوەتی بۆچی پرستان بە بەلایەنەکانی دیکە یەکگرتو کۆمەڵ یەک نەکرد کە ڕای ئەوان چی بێ بۆچی بەتەنیا ئەم بڕیارە درا من هەچەند لەگەڵ ئەم خواستە نیم کە ڕوویدا بەداخەوە لایەنەکان و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان خۆی وەزیرەکانی خۆی سڕیوەتەوە چونکە ڕۆژێک لە ڕۆژان باسی دەسەڵات و وجودی یەکێک لە وەزیرەکانی خۆی نەکرد هەچی باسی کردو وەزیرەکانی خۆی بە کەسێکی بێوجود و بێدەسەڵات و بێ ئیمکانیەت و بێ ئەهمیەت لە ناو حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵات پارتی دیموکراتی کوردستانە بڕیار لە لای سەرۆک وەزیرانە کە ئەمە وانیە لە واقعدا ئێمە 21 وەزارەت و وەزیرمان لە هەرێمی کوردستانە هەیە 5 وەزیری پارتیە بەڵام بۆ خۆیان بە بەردەوام ڕۆژێک لە ڕۆژان باسی دەسەڵات و وجود و ئەهمیەتی وەزیرەکانی خۆیانە نەکرد لە ناو ڕێگری دەکرێت کاک فازڵ پێش ئەوەی پارتی ئەم بڕیارە بدا بەڵام بە بڕوای من پارتی ئەوەندەی کە وەکۆڵێ لە غەیرە مباشر چووکە من نیم لە ناو کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی بە بۆنەی ئەو و بارودۆخەی کە هەیە من لە بارەگای لق و لە لقی دوازەم لە هەڵەبجە بەڵام پارتی لەگەڵ لایەنەکان بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی بەردەوام و قسەی بەردەوامی هەیە لەسەر هەموو بارودۆخەکە و لەسەر هەموو ڕەوتی ڕووداوەکان کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ کاک فازڵ ینی گۆڕان کە پێشتر دەتانوت ینی بەرپرسەکانی پارتیان کە پشت گوێخستنی پارتی لە ئێستادا مەحاڵەوە نابێ بە هیچ شێوەیەک لە ئێستادا پشتگوێخستنی گۆڕان دەرکردنی گۆڕان لە حکوومەتیان بە بێ پێکێنانی حکوومەتێکی دیکە بە بێ گۆڕان کە
خاوەنی جەماوەرە لە سلێمانیە لە هەولێرە لە دهۆکە لە پارێزگای هەڵەبجەیە لە گەرمیانە ینی چارەسەرێکە ڕێگەیەکی تەندروستە ئێمە هیچ ڕێگایە کە گرژی لە بربگرێ لە هەرێمی کوردستان بە تەندروستی نازانین هەر کەسێک اختیاری بکە بەڵام من حەزەکەم ئەم قسە بە بینەرانی بەڕێزی هەرێمی کوردستان و کەناڵی نالیای بڵێم لە هەرێمی کوردستان زۆر حیزبولایەن یەک کورسی لە پەرلەمانی کوردستان هەیە و دوو کورسی لە پەرلەمانی کوردستان هەیە نەکەس ڕێگری کردووە نەمشکیلەی دروست کردووە و زۆر جێگەی ڕێز و تەقدیری خەڵکی کوردستان و سەرکردایەتی پارتی و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانیشە ئەوانە بۆچی گرژیان نییە بەڵام هەتاوەکو ئێستا بزوتنەوەی گۆڕان خۆیانیان یەکران نەکردوتەوە ئایا شەریکن لەم دەسڵاتە و وەزیریان هەیە بە وجود و بەدەسڵاتەوە لە ناو کابینەی هەشتی هەرێمی کوردستان یان هەر ئۆپۆزیسیۆنەکەی سەردەمی خولی پێشووی پەرلەمانی کوردستانن بۆیە بەڕاستیەکەی ئەو ئیختیارە یان ئەو سیاسەتە بزوتنەوەی گۆڕان لەبەری گرتووە بەڕاستیەکەی ئەبێ خۆیان یەکلاکەنەوە و پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبی براوە خۆی بە خاوەن دەزانێ و خۆی بە مەسئول دەزانێ لەگەڵ حیزبە هاوپەیمانەکانی هەتا لەگەڵ بەشێک لە ئەو بەڕێزانەی لە ناو بزوتنەوەی گۆڕان کە لەگەڵ ئەم داد و هاوارە نین لە شەقام لەلایەن بزوتنەوەی گۆڕان و لەلایەن کۆمەڵێک لە قسەکەرانی بزوتنەوەی گۆڕان و تەحریزی خەڵکەکەن بۆ هاندان و لەسەر موچەوسۆزی خەڵک بۆ کۆمەڵێ بابەت ڕاکێشن ئەمە بەڕاستیەکەی خزمەتی هیچ کام لە لایەنە سیاسیەکان و ڕەوشی سیاسی و سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگەی لە هەرێمی کوردستانە نەکردووە بۆیە ئێستایش من ئەڵێم پەتی هەموو پەیوەندیەکان نەبراوە و هیوادارم هەموو لایەنێک ئیعادە نەزەر لە هەڵوێستەکانی خۆی بکا کە خزمەت بە ئەزمموی کوردستان و سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگە گیان لەسەر دەستەکانی کوردستان چۆن خوێن لە جەستەیان دەبکێ فرمێسکیش لە چاویان دەکێ بۆم بارودۆخی کە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە دروست کراوە بۆم زوڵمە گەورە بێ ئەندازەیەی کە لە پارتی دیموکراتی کوردستان کراوە پێم وایە پارتی سەبری ئەویبی بەکارهێنا لە ئەم هەموو زوڵم و تاعدای کە دەگەڕێمە وڵات هەواڵێکی بەپەلەیە بە لە تەماشەوانەیەژان و چەیەکە لە زگینەیەک و بەرپرسێکی پنتاغۆنێ ژێنارتیراگاندێک و ئەو بوهیری چاپدێریا ڕەوشە هەرێما کوردستانێ دکەن و دا هەمان دەمدا هەروەسا ئەوژی گوتێک و ئەگەر بێت و ئەفاڵوزی ئەفەوە ببی ئاوای هەرێما کوردستانی بەردەوام بن بەغدا سەربەستە ژوەیەکێک و بکارە بە ڕێگریێ ئەنکۆ هەفکاریان بە هەرێما کوردستانی نەدە دە هەمان دەمدا وها بریارەژی شاندێکی وان سەردان هەرێما کوردستانی بکەتن ji bo wan krîzên darayî û wan krîzên kuna Herêma Kurdistanê siyasî têda ketin ev li gor daxuyaniyeka berpirsekê Pentagonê ku ji ênartîra ragihandiye. Belê temaşevanê neca li êseda berpirsekî Pentagon li lêdwanekî da bo ênartiye ama jê bo kirduwe ke bi wirdî çawdêrî barodoxî Herêmî Kurdistan dikin li êsta da we li heman kat da وها وتویانەکە لە داهاتوودا بەغدا ئەگەر بێت و هەرێمی کوردستان بەو شێوازە ئەم بارودۆخە بەردەوام بێتن بەغدا سەربەستەوە یان مافیەوە هەیە کە هاوکاریەکانی بۆ هەرێمی کوردستاندا ڕێگری لێ بکەوە لە هەمان کادایان نەیە و لە هەمان کادا وەفدێکی ئەمریکی سەردانی هەرێمی کوردستان دەکاتن بۆ ئەو قەیرانانێک ئێستا لە هەرێمی کوردستاندا دروست بوونە قەیرانی دارایی و قەیرانەکانی دیکەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دروست بوونە ئەمە بەپێی هەواڵێکە لێدوانێکی بەرپرسێکی پنتاگۆن کە بێنارتی وتووە. بەڵێ تەماشەوانە بەڵێ کاک فازڵ دەگەڕێمە وڵات لە ئێستادا کە ئەو باسخواسانەی کەکرێتن پێکێنانی ینی حکوومەتێکی دیکە یانیش لەگەڵ کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی دیکەی سیاسیە ئەنی پارتی هەنگاوی داهاتووی چییە بێ سەرۆکی پەرلەمان ئێستا کێیە کەس دانرێ لە شوێنی ئەو ینی ئەوەتە بێکجاری ڕازی نابن بەوەی گۆڕان لە حکوومەتی بنکە فراواندا بمێنێتەوە. بەڕاستی ئەوە قەرارێکە وەکو پێشتری شارەتە پێکرد پارتی دیموکراتی کوردستان داوێتی چونکە زۆر جار هەوڵدرا کە پارتی دیموکراتی کوردستان نەگەیەندرێتە ئەم قەناعەتەی کە ئێستاکێک گەیشتووە و ئەو بڕیارەی داوە چونکە لە ڕاستیدا پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردوو زۆر تەسحی بەخۆیدا لە پێناوی یەکخستنی ناوماڵی کورد و لە پێناوی یەکریژی نیشتیمانی لە هەرێمی کوردستان و لە پێناوی پێکێنانی کابینەیەکی بنکە فراوان کە هەموو حیزب و لایەنە سیاسی
یەکێکان کە دەنگیان لە هەرێمی کوردستان هەیە بەشدار بن لە کابینەی هەشتی هەرێمی کوردستان. بەڵام ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە مادەم لایەنەکانی تر خۆیان بە بەرپرس نازانن، مادەم لایەنەکانی تر بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان بە بەردەوام پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکا. پارتی دیموکراتی کوردستان هەم لە ڕووی یاسایی و هەم لە ڕووی قانونیەوە ڕێگە پێدراوە کەوا پیاچوونەوە بەو بڕیارانەی خۆی دابکا کە لێبوردنێکی تەواوی لە خۆی نیشاندا و بە تەواوی تەسەی بە دەنگدەری خۆی و لە ئیشتیقاقی دەنگی خۆیدا لەگەڵ هاولایەنەکانی تر و کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستانی لێپێکێنا. بۆ یەکان ئەگەر وەزعەکە هەر بەم نەوعێتە بڕوا ئەوە بەڕاستیەکەی غەدرێکی گەورەیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەکرێت، چونکە دەتوانم بڵێم میلەتەکەیشمان هاوڵاتیانی خۆشمانمان تووشی گرەیەکی گەورەی دەرونی کردووە لەو حاڵەتە قەلەقی و نەخوازراوەی کە ئێستاکێ بە بۆنەی لێدوانی جۆرا و جۆری نەخوازراوی کۆمەڵێک لە بەرپرسەکانی بزوتەوەی گۆڕان ئاراستەی خەڵکی کوردستان و تهدیدی پارتی دیموکراتی کوردستانی پێدەکرێت. بەڵێ کاک فازڵ باست لە یاسا کرد، ینی بەپێی یاسا مامەڵە بکرێ یان یاسا سەرۆر بێ لە هەرێمی کوردستاندا، ینی بۆچی ئەم هەڵوێستەی ئەمڕۆی پارتی بەڕێکارە یاسایەکان هاتێنە پارێ، بۆچی بەم شێوازە لە بازگەی پردێکە ناوی لێنرایان باس کرا کە ئەمە ئاماژەیەکە بۆ دروستبوونەوەی دوو ئیدارەی پارتی نیازێکی وای هەیە؟ ئەمە بەتاکی یعنی زۆر بە حقیقەت ئەم مەسئلەیە زۆر باز دەکرێ و من حەزەکەم ئەمە ئیشارەت پێ بدەم کێن ئەو بەرپرسە باڵانەی کەوا باسییان لە دوو ئیدارەی کرد لایەنی بزوتنەوەی گۆڕان و یان پارتی دیموکراتی کوردستان و باسی لە مەسەلەی دوو ئیدارەی کرد. باز لە مەسەلەی قانون دەکەی جەنابەت و بەڕاستی قانون شتێک نییە تەنها لەلای ئەو خەڵکانە بێ کە پارتی پێ تۆمەتبار دەکەن و جەنابی سەرۆکی پەرلەمان بە تەوافقی سیاسی بۆتە سەرۆکی پەرلەمان نەک لە ڕێگەی قانونیەوە بوو بێ بە سەرۆکی پەرلەمان. بۆیە سەرۆکی پەرلەمان کە نەیتوانی کار بە کارە قانونیەکان بکە و بتوانێت بە شێوەیەکی قانونیانە یاسا لە هەرێمی کوردستان دەرکا، بە شێوەیەکی یاسانە چاودێری بارودۆخی سیاسی و هەموو بارودۆخێکی حکوومەتی هەرێمی کوردستان بکە، ئەبێ بەڕاستیەکەی سنوور دابنرێت، چونکە بە حقیقەت ناکرێ تەنها مەسەلە قانونیەکە لەگەڵ ئێمە باز بکرێت، لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە نمونە بهێنرێتەوە، بەڵام خەڵک و لایەنەکانی تر کە لەناو بەرپرسیارەتی باڵایان لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بە ئارۆزەی خۆیان و بە گەزی خۆیان چۆنی گەزەکەن بۆ ئەوان شەرعیە و واردە و تەبیعیە. بەڵام ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ڕێگری لە ئەو هەموو سەرڕۆی و تەجاوزکاریە کرد کە ئەمڕۆ بووەتە مای دڵگرانی بۆ خەڵکی کوردستان و سوکایەتیکردن بە پارتی و سوتاندنی بارەگەکانی پارتی دیموکراتی کوردستان بە تەکید پارتیش ڕێگە پێدراوە بە مافی ڕەوای خۆی دەزانێت کە سنوورێک بۆ هەموو دڵگرانی و قەلەقیە دروستکە کە بۆ هاوڵاتیانی خۆی و بۆ سوتاندنی بارەگەکانی هەرێمی پارتی دیموکراتی کوردستانیش دروست کراون. ئەم سنوورە تەنها بۆ بزوتنەوەی گۆڕانە؟ بە دەرەجەی یەک ئەوان بوونەتە چۆپی کێشی ئەم مەسئلەیە. ئیتر خەڵکی تر لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆر بە چاکی پەنجە خراوەتە سەر ئەو گلەی و گازندارەی کە پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەتی لە ڕووی پارێزگاریکردن لە بنکە و بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان گۆڕان دەڵێ ئێمە هێزێکی مەدەنین کاک فازڵ، گۆڕان دەڵێت ئێمە هێزێکی مەدەنین و چەکمان پێ نییە هێزێکی مەدەنین و هیچ بەرپرس نین لەوەی کە هێرش بکرێتە سەر بارەگاکانی پارتی. بەڕاستی تحریزکردنی خەڵک من لە چەک بە خەتەرتری دەزانم و بارەگای پارتی دیموکراتی کوردستان زۆر شاهیدە ئەو تەقانەی لە بارەگای پارتی کراوە. ئەمە کێ کردێتی؟ خواهورە بروسکە نەیدا لە بارەگای پارتی، خواهورە بروسکە بارەگای پارتی دیموکراتی کوردستانی نەسووتان، ئەمانە تەقە لە بارەگای پارتی کراوە، کادری پارتی لە بارەگای پارتی لە بارەگاکانی پارتی شەید کراوە. بارەگاکەی پارتی کێ سووتانی؟ یعنی بەڕاستیەکەی با ئێمە تەنها سەیری قەرەوەری کلاشنکۆف نەکەین، تحریزکردنی خەڵک، هاندانی خەڵک، هەڵەدابردنی خەڵک زۆر خەتەرترە لە چەک. لەو ڕۆژەوەی کە ئەم فەوزایە دروست بووە هەموو پێشمەرگە و کادری پارتی دیموکراتی کوردستان هەموو گیانی چەک و باروتە یەک چەک بەکار نەهات، فیشەکێک بەکار نەهات، کەواتە پارتی دیموکراتی کوردستان زۆر بە شێوەیەکی مەدەنیانە تەسەڕفاتی کرد، نەک ئەو لایەنەی کە چەکی پێنێ و ئیدعای مەدەنیەت دەکا. مەدەنیەت ئەمەیە پارتی دیموکراتی کوردستان بەکاری هێنا، نەک ئەو لایەنەی کە ئیدعای مەدەنیەت دەکا. کاک فازڵ، دوا پرسیارمەوەیە کە ئەگەر ناکوکی لایەنە سیاسیەکان لەسەر
پرسی سەرۆکاتی هەرێم بێتون و ئەوەی کە ئەمڕۆ کراگەر لە داهاتوودا بەعملی بکرێت ینی ڕێککەوتنی لایەنە سیاسیەکانی کوردی لە بەغدا دابشکردنی پۆستەکان لە بەغدا گۆڕانکاری بەسەردادە ینی کاریگەری بەسەرەوەشەوە بە هیچ گۆڕانکاری لەو پۆستانەشدا دەکرێت هەچەند من وتەبێژی پارتی نیم بەڵام بە تاکید ئەو بڕیارانەی کە پارتی داوێتی کە دەستی لە کۆمەڵێ مافەڕەواکانی خۆی هەڵگرتووە لە پێناوی پێکەوە کارکردن پێکەوە ژیان و پێکەوە ئیدارە بەڕێوەبردننی ئەم وڵاتە بەڵام ئەو ئیدارە بەڕێوەبردنە بەم نوعێتەی لێ هات و ئەو بەڕێزانە نەیانتوانی لە پێکەوەیدا کار بکەن و هەز بە مەسئولێتی خۆیان بکەن و بەێ فازل بەشارەتی ئەندامێ سەرکرداتیا پارتی دیسان بەرپسێ لەقێ 12 پارتی لە هەلەبچە باوەیەکی زیندی ماڕاوی سپاس ji bo tevlîbûna te û dubare dem baş